گەرمیان زیان بەر هاوڵاتیان کەوە بەهۆیەوە هاوڵاتێکیش لە ناحیە سەرقەڵای سەر بە قەزای کفری یا لە گوندێکی ئەو ناحەیە خنکاوە گیانی لەدەسا ئەمڕۆ لەم تەوەرەی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر زەر و زیانەکانی لافاوەکە بەگشتی لە سنووری گەرمیان بەتایبەت لە شاری کەلار لەگەڵ سەرۆکی شارەوانی کەلار کە ڕاستەوخۆ لە کەلارەوە عەتا محەممەد ساڵح سەرۆکی شارەوانی کەلار میوانی بەرنامەکەمانە کاک عەتا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەژاری لە بەرنامەکە بە شەوکی گشتی ئەو زەر و زیانە چی بوون کە لە فاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی ناوچەی گەرمیان بەتایبەت لە سنووری شاری کەلار لێ کەوتەوە. بەیانیتان باش سپاس بۆ ئێوەش دیارە لە ئەنجامی ئەو تەوژومە بارانبارینەی کە هەرێمی کوردستانی گردەوە یەک لەو شارانەی کە بەر ئەو تەوژمە بارانبارینە کەوت شاری کەلار بوو. ئەوەی هەیە تا ئێستا دەتوانم پێت بڵێم لیژنەکان بەردەوامن لەوەی کە سەرقاڵی خەمڵاندن و دەستنیشانکردنی زەرەرۆزیەکانن. ژووری بەرگری فریاکەوتن و واتە کە پێی دەوترێت ژووری عملیات دەستبەجێ بەهانای تەواوی هاوڵاتیەکانەوە ڕۆشتین کە ڕاستەوخۆ قایمقامی قەزای کەلار سەرپەرشتی دەکرد پێکاتەی هەرێکە لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی کەلار بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کەلار بەڕێوەبەرەتی پۆلیسی ناوخۆی کەلار سەرۆکاتی شارەوانی کەلار وە کۆمەڵێک خاوەنکار کە هاوکارمان بوون بۆ ئەو تا ئێستا کاکەتا هیچ زەر و زیانەکان نەخەم لەداوە تاو نەبوو هێشتا ڕاستەوخۆ ئەمە بەڵێ ڕاستەوخۆ دیارە ئەم ژوورە عملیاتانەی کە پێکێنراوە لە ناحیە و قایمقامەتەکانە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە سەرپەرشتیکا بە خودی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئەوەی کە بۆ ئێوە ڕوون بکەمەوە ئەوەیە لەبەر ئەوەی یەکەم ڕۆژی بارانبارینەکە تەنها ئێمە هەوڵی ئەوەمانەدا کەوا سەلامەتی هاوڵاتیان بپارێزین و زەرەری گیانیمان نەبێ خۆشبەختانە لە قەزای کەلار و ناحیەکانی چەودەریدا کە سەر بە قەزای کەلارن هەتا ئێستا هیچ زەرەرێکی ڕۆحیمان نەبووە. زەرەری گیانیەکانیش وەکو ئاماژەم پێکرد دوای ئەوەی کە دوێنێ تەوژمی بارانبارینەکە وەستا ئێمە سێ لیژنە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی قایمقامی قەزای کەلار پێکێنراوە بۆ دەستنیشانکردنی ئەو زەرەر و زیانانەی کە پایوەستن بە خانوبەرە و ماڵی هاوڵاتیانەوە. لەلایەکی دیکەوە لە لیژنەی پسپۆرەکانی کشتتوکاڵ دیاریکران بۆ دەستنیشانکردنی زەرەرە کشتتوکاڵەکان و بەڕێوەبەرەتی ڤێنتەرنەنیش هەڵدەستێ بە دەستنیشانکردنی زەرەری ئاژەڵدارەکان. بەڵێواتە هێشتا تاو نەبووە خەمڵاندنی زەر و زیانەکان ئایا تا چەند کار دەکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو زەر و زیانی کە بەر هاوڵاتیان کردوە چ زیانی مادی و بێ کە لەناو شاری کەلار یاخود ئەو زیانی کە بەرهەمە کشتتوکاڵەکان کەوتووە لە دەرەوەی شارەکە؟ سەبارەت بە قەرەبووکردنەوەکە دیارە ئەمە لە سیستەمی ئیداریدا ئێمە بڕیاردەدڵنین تەنها ئەوەندەی کە لە ئەستۆی ئێمەدایە دەستنیشانکردنی زەرەر و زیانەکانە و لەگەڵ نرخی خەمنێنراو بۆ هەرێکە لەو زەرەر و زیانە دوایی دەکرێتە راپۆرتێک و دەدێتەوە ئیدارەی گەرمیان و دەدێتەوە وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوەندەی ئاگادار بن وەکو بەرپرسانی ئیداری قەزاکە تایبەتمەندن بە بڕیاردان لەو بارەیەوە ئەوەندەی ئاگادار بن هیچ بڕیارێک نەبووە؟ هەتا ئێستا هیچ جۆرە بڕیارێکمان بەدەست نەگەشتەوە بۆ قەرەبووکردنەوەی زەرەر و زیانەکان. بەڵێ باسێک لە تیمەکانی بەرگری شارستانی و بەگشتی دام دەستگاکان کرد تا چەند لە ئێستاشدا لە حاڵی ئامادەباشیدان بۆ هەر حاڵتێکی دیکە بۆ هەر ڕووداوێکی سروشتی دیکە بەتایبەت لافاو بۆەوەی ئامادەباش بن و باشتر بتوان فریای هاوڵاتیان بکەون بەتایبەت لە حاڵتی لە ناکاودا. ئەوەی کە هەیە ئێمە ئەو ژووری بەرگری فریاکەوتنەی کە دروستمان کردو پێ دەوتێت ژووری عملیات دیارە لە ماوەی ڕابردوودا لە ئەنجامی ئەوەی کە بەهۆی کەش و هەواکەوە پێمان ڕادەگەێنراکەوە کەشناسی ئەیوت ئەم شەو باران دەبەریان دەبێت ئێمە تیمەکەمان ئامادە باشە وەک ئەوەی ئاماژەم پێکرد لە دوای ساڵی 1970ەوە ئەمە بۆ یەکەمین جارە لە شاری کەلارە لافاوێکی بەو دەرەجێ بێ و ئەمە وای کردووە کە ئێستا زۆربەی هەرە زۆری گەڕک و کۆڵانەکان قڕولیتێکی زۆری پێوەیە هەتا ئێستاش تیمەکانی ئێمە بە بەردەوامی سەرقاڵی پاکردنەوە و لابردنی ئەو ئاسەوارن کە لە ئەنجامی ئەو لافاوە هاتون و دڵنیایی ئەدەینە شاری کەلار
وەکو ئەرکی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکە سەرجەمدام و دەستگاکان ڕاستەوخۆ لە ژوورەکانی خۆمانەوە لە ئامادەباشیان دەبین بۆ ئەوەی کە هەرچی حاڵەتێکی تری نەخوازا و ڕوونەدا بۆ ئەوەی زەرەری زیانی نەگەیە و ئەمەوێ لێرەشەوە ئەوە بە جەنابەت بڵێم سوپاسی ئەو خاوەنکارانە سوپاسی ئەو هاوڵاتیانە ئەکەم کە شان بە شانی تیمەکانی ئێمە هاتن بەدەممانەوە بۆ ڕزگارکردنی هاوڵاتیان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. بەڵێ سەبارەت بە ژێرخانی ئاوەڕۆ تا چەند لە کەلاردا وەک پێویست ئاوەڕۆ بۆ سەرجەمەگەڕەکان کراوە تا بێتە ئاسانکاری لە کاتی دروستبوونی لافاودا کە ئاسانکاری بێ و لافاو کەمتر دروست بێت. بەڵێ سەبارەت بە ئاوەڕۆی کەلار ئەگەر با بڵێن زیادە ڕۆکردن نەبێ لە قسەکردنا ئەتوانم بڵێم کەلار ئێستا نموزەچترین شاری هەرێمی کوردستانە کە لە ڕووی ئاوەڕۆوە هیچ ئیشکالێکی ئەو تۆی نییە. لە شاری کەلارە تەنها و تەنها ئەتوانم بڵێم لە 100 شارەکە مەجاریە ئەویش پرۆژەیەک بوو بەوەی و ئۆزمەمالیەوە ڕاگیراوە کە نزیکەی 400 ماڵە بن بێمەجارین ئەگەرنا تەواوی مەجاریەکان مەجاری هەیە. بەڵام هاوڕێم ئەوە بزانە ئەو لافاوەی دوێنێ با بڵێن ئاوەڕۆ نەیەتوانی چارەسەرێکی بۆ بکات بۆ وەکو پێشتر ئاماژەم پێکرد نزیکەی 60 بۆ 65 سانتیم لە سەروی شەقام و ئاوەڕۆکانەوە ئاوەکە هاتبوو و ئەمە وای کرد کە ئاوەڕۆکان نەتواننەکەم بەڵام لە ڕووی ئاوەڕۆوە خەڵکی کەلار و ڕاگەیاندنەکانیش ئەو حەقیقەتە ئەزانن لە ئەنجامی باران بیارینەکان یاخود لەو تەوشمە باران بیرینەی کە لە ڕابردوودا باریوە مەجاری و ئاوەڕۆ و منوەڵەکانی کەلار سەعبی ئەوەی کردووە کە بتوانێت بە شێوەیەکی بە شێوەیەکی ڕێکوپێک ئاوەڕۆکان بڕوە واتە ئەگەر بارانبارینێکی ئاسایی دروست ببێ باوەڕۆکان بە شێوەیەکی هەمیشەیی کاری خۆیان دەکەن و هیچ جۆرە گرتبوونەوەیەکی ئاو دروست نابێ. بەڵام هەندێک جار کە دەسڵاتی مرۆیی تێدا نیە کارە سروشتیەکان وا دەخوازن کە لە سەروی تاقەی مرۆڤەکانەوە ئەوەی کە پێرێ لە کەلار هەبوو تاقەی ئینسانی تێدا نەبوو بەڵکو سەروی تاقە ئینسانیەکان بوو چوەکو ئاماژەم پێکرد تەوژمی ئاوەکە ئەوەندە خێرا بوو کە کەس نەئەتوانە بیگرێتەوە تەنانەت سیارەی خودی بەلەدێ خۆشی تووشی ئەوە هات کە هاتوچۆ قەدەغە بکرێت لەلایەکی تریشەوە لەلایەکی تریشەوە بەرزی ئاوەکە لە ئاستی شەقامەکانەوە وای دەکرد کە نەتوانیت بە مەجالەکان بکەیت ئەگەر نا خەڵکی کەلار حەقیقەتە باش دەزانن سەرەڕای ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد خۆمان ئەوەمان کردووە لە هەموو کۆڵان و گەڕەکەکان ئێمە هاوکاری خەڵبووین و هاوکاری خەڵکمان کردووە شەرەفبەندین خزمەتی ئەو خەڵکە دەکەین کە وەک ئێمە تێدەپۆشێ بۆ پاراستنی شارەکەی. سپاس بۆ عەتا محەممەد ساڵح سەرۆکی شارەوانی کەلار سپاس بۆ بەڕێستان کە ڕاستە